ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ خێرخوازان و بینەرانی بەڕێز هەروەکو بەڵێنمان داوە مادوو نابین بە نێو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەگەڕێین ماڵە هەژار و نەدار و نەخۆشەکانتان ئاشنا ئەکەین ئێمڕۆژ لاڵقەیەم جارەماندا ئەم ماڵە هەژار و نەخۆش و بێ خانۆلانەتان پێ ئاشنا ئەکەین و بۆ ئەوەی بە هەمومان ناهەمواریەکانیان بۆ بکەین بە خەندە و خۆشی. عودة المرض أو كشن أنا كشن دان عم بس أنت تكلم أنا كذولي خلام أبيهم لا ترفع أو كذا تقاري کاک ئیبراهیم چەند ساڵم خانووە پێکەوە ناوە کڕیتە؟ والله تقريبا 9 سال كريم أخوانا 8 ساڵە. بلى أري والله هەر لێرە ژیانتان بەسەر بردووە؟ بلى أري والله عليك يا ئەی مەترسی لافا و باران ڕووخان هیچی لەسەر نەبوو؟ بلى مەترسی لەسەر نەبوو بڕوخێ بەسەرتانیان ئەو چەمە بێ والله أو كم هذا أخواني أو شها من ذلك هلاتن لبوا سر وهلاتن وحن دنبا أو كبولا ده هاد بولا ده هذا وقت هانی بەرز بووە. بلى أري والله أو كبولا هاد أو أنا كم بدنا ويا عبد الرحيم بدنا ما نعم بد. ئەی خۆتان چیتان کرد؟ بلى لێرە ڕۆیشتن لەو کاتە؟ والله شنو يسروا ولا يسروا ما يسروا والله خانوا كان الحين بس هذا كي مش يشقوا والله دار كان هم يرزيوا دار كان هم شقة مشوا شقة لك ليك أو أنا أو لازقشن مسمع بليدام خا خير من سيارة أنا كان بليدام ولا كان بليد ئەی حەشەراتی تیانە یان جورجو مار و مشک و ئەنە؟ ماري والله ما حسبت يا مارياتي ذا جزء شمكاتي ذا هم حسباتي ذا شكوش تباتي ذا مارياتي ذا والله بعض زوري ناخوشة بقربان ذب أجا يا متكن دان خانون بوب كان خانون زود دبي زوري خرابة دبي زي ورينا أو أنا مصالة لصالوني نستوى هاد كان نخوش الدنيا أو 6 سال صار خير والله كان شن حاجنا بعض زوري خرابة لولا را هرادي لولا را هرادي وكيدي كشن دمالي إذا كان زايد كوني أو أنا مصالة لصالوني نستوى أجا يا رمتين دان خانون بوب كان أجا عندي بصلاته ذي دوه دوكش هذا قايل يخانون رزقاكن ژیانتان لێرە لە خەتەرە؟ والله أري والله ما مستعجل جيان زوري خطر أما حبي نبي لولا رهرة عودي لولا رهرة عودي تبي تسولك ئەی ئەو چەم و ڕووبارە أو سمر بارا وصر بيردنا وصر عادي حبي نبي دي تدخل لێتان نزیکە؟ لولا شرهرة بولا زهرة عادي بولا شرهرة لبو خوش هرة نخوشم حبي نبي فقارات ما حي لازم هرة هنا لبو خمرة هنا كتيمة هرة أنا تاوري يخرجوا كان أنا كسابتين كا عندك حيوانو كان أنا بيشوا رجال سياكزني بلين رز كشي بدلك همودنا على شيء بوفقية كسبي كان يشا بيشينا خوش بيشا إنتاجي بتلوشتيه بقول بيش أرى على جنب واقعدة يك استخدم على داني ئەڵێن مار بە توێوە داوە؟ أنا والله ما أعيني كيودا من استدي كيودا والله إذا أو ما فاضل صدق تري اسمه وحيبنا به لازم نقول يبون أنا حيبنا به أو ما حيب بحمد إخوة جبرهات بباسكي كرن رات هذا دبن زين أمام كراسي في هذا ده استاشم الآخر هذا شيء استاشم چیت بەسار کە مارەکە پێوە دای؟ قال والله ذا عقام لخبرة عقام لخبرة شو ما خصهاني لغاني اللي وندري عن داخل كدم هلو دروجان استاشم راح إلى زهن مارەکە گەورە بوو؟ والله قال إيه راح جبره بالساق وكل شيء جبره أنا ببلعن جبره أنا والله ینی مەترسی ماری و دوو پشک و ئەوانە شێت؟ دا دو بسكافي دانا مارياتي دانا هم أشتباتي داي هم زي عنده بسكو مارين ما قربان ده والله إذا وعزني ناخوش
ئەوە زارێ هەن شەوی لێ ناگەڕێبنی هەر لەوەستا زانموش مەکێ هەم دەشکین هەر ئەدەرکەلێ دەکاتەوە پێ دێنێتەوە هەر قسان دەکات ئەدەرکاتەوە دێنێتەوە لێ دەکاتەوە ناڵی شەوێشنی سڕحەتەوەی بەخوا شەوێشنی سڕحەت بوو ئەگە خانوونیوە بەگە دوو ئەیک دوهۆدەن هەبانادەم باسی لێ کێبنیوەنا شای ناماڵ هیچ شێواتان شای نێ ماڵەشن لە بۆدی پێویستێ هەدەنا حەشای ماڵەشن ناوەڵە ئەلحان خەسالەشن لە ماڵی داگرێ نەبەخوای نا بۆ دەروشتن هەیە وەردەشتان نییە ناوەڵڵا ئەی بۆ هاوینە چیتان کردەوە هاوینە ڕابوو هاوینان ئەمە دەڕۆین لێرەکە نابێت هاوینە لێرە نامێن گیر لێ هاوینە دەسنا نەبەخوای تابڵی شەپڕێ چیتان بۆ بکرێداگەن وڵای زاداوام لە خێرخوازانە ئەگە خانۆکەم بۆ بکەن زاوەند دێبێ دوو هۆدۆ کەس ئەوەن دەسەڵاتەوە بە قوربان بن والله إذا نخوشك منداڵەکانم هەر زۆر نەخۆشی ئەو نەخۆشی دەرویان لێ بخوا بردمهم جێگی چانە بوو نەخۆشەکان زۆر ئەوانەکە زۆر ماسیمانە چەند دانیان نەخۆشی نەفسیان هەیە والله سێ نەخۆش پێ نەخۆش والله ژیانەکەمان چاکنی ژیانەکەم بەخەڕای هیچمان معیشەتان لەسەر چیەوە حەوت نەفەر والله هیچ کاس پێیان پێ ناکەی هیچ کاسم پێ ناکەی مسلمانەکە شتێک یا کەس یارمەتی نادا والله عاتي سي صار مليون مال السر على مال السر عم او عمليات كذا بقرص كله بلى خلاص انا والله حاجه حوز مليون سعر اللي داي كاي ابراهيم بلى سعر يدام دراني سعرك اللي دام شيل بسرها قاتش كات شيل اي والله او انا كمان كان نسب كم راحت او انا كم هدوك هلا بوبن او يستمهم وانا بوبن يعني سام خود يشربوا ناكر هم نالا كان اللي روي نفسي والله يشمبوا ناكر انا والله يشمبوا ناكر تاوني ما شيء مخولي ناكر بقى قالك دام راسم دەکەنەوە بەدەستی منداڵەکانم ڕاست دەکەنەوە خۆپیاناز کاک ئیبراهیم خێرخوازان چیتان بۆ بکەن چ داوایەک هەیە والله جەخانم بۆ خانەکەم بۆ بکەن زۆر داوایان لێ دەکەم خانم بۆ بکەن هاشتوام نییە و هیچم نییە دەی خانم ڕزگارکەن کۆڵ ئەوارە چێوە بن منداڵەکانم ڕێک دڵخۆش بن والله ئەو ماڵە گوندی ماخۆ بزانە ماڵەکە زۆر فەقیر و هەزار هەموو کەمەندام چەپرەک هەموو هەمان فەقیرترنەوانەیە والله جاوەتی پێڵاتون هەر لێرە بوون هەرێ والله والله جا سێ کوڕیانە بەزێکی شاغە دوی دەنەخۆشنی هەر ناتەوە لە بۆ خۆری ناتەواوە وەڵی دوو ئاتێک دەچن کەم دەکەوانە حسابەوانێکیان هەیە کوڕەکەش بابەکەشیان وەختی خۆ سیارەی لێدا وجا
ئەو گڵۆزەی دەرچوو بدا حملت کە 2 میلیۆن ئێستا چانەبوو وەڵی ژیانی ئەو خانووی وەڵی نەکوژ نەبریە ئەلا ئەوە کڕیشانەوە لان بۆ ژوورێ جێنە تێدا ڕاکشی بێاڵی نەوەڵی هەر ژیانیان نییە وەڵا جێی بە ڕۆیان ڕووباری ژیان دێتەوە ئەو ڕووبارە جارێ ئەبێرە دادێ ڕووباری لە ڕووباری شاترسێن ڕووبای بەسەریت هەرێ وەڵ هەرێ وەڵی کۆنە جاوەخت خۆ بە قڕیاندانا هەر کریشیان دەنا بە قڕێشان دانا وەختی خۆ چیان بۆ بکرێت خوازان چیان بۆ وەڵی خانۆکی چاکیان لەوە بکەن خێو دەگاتە معلومە زۆر پێویستە فەقیرە وەڵی چ جیان نینە ئەلا بڕۆ جیانێت دەهۆدێژا درێژ بن دە بەرتەنگە دەوێدا هذا زوج يعني فەقیر كس ئەگا بارانەی زۆر باری لافا و کەستا هەندێکی برد لێرەی برد لێرە خانوو پیشۆ ئەوی هەر برد ئاوی خۆ ئەلێرە دەدا لە بنەوەی دەدا ئاوی خۆ لێ دەدا یانی ترسیان لەسەر بوو ئادی هەڵاتن چۆلیان کرد ئەرێ وەڵڵا چۆل کرا ڕێ وەڵڵا چۆل کرا لەو خانوێرەی وەڵڵاهی چۆلیان کردەگە باری مەترسیاوە لەسەر لە بلای ڕووبارەوەتە دەگەڕی ئەو ئاوێ ئێوی چیایە دێتە خوار ئێوی چیایی ئەرێ خوا ئاگادار ئێوی چیایە دێ خانوو بەری لێ ئەی خانووەکە خۆی چۆنە خانووەکە کۆنا دارە دابڕی مشکوماری شوێت تێدانە ئەها لێو مشکومار و زەمەندشی زۆر تێدایە بە گیانەوەی ژیان ڕادەبێرێت وەڵە جاوە هەری نەخۆش وەری نەخۆش کچیانە نەخۆش کچی شارە نەخۆشە کچەکەشان نەخۆش ئەرێ وەڵڵاهی ئەلەتەکە لێ ئەماتە هەڵدەشکوم لە ئەشتەکی دەڕوا لەبۆ لێرە ئەوەی هێزماری پێوەدا پارمارەکی گەورە پێوەدا بە پشتێش هەر دەڵێ دەبێت هەبوو دەرزگار هەبوو لە حکومەتی هەتا وەڵێ ژیانیان ئیفەقی داگیان خێرخوا چیتان بۆ بکە باشە واللهی بە قوربانت بە ڕەبی خوا ئەجر و پاداشت داتەوەی هەموو خێرخوازە شتێکیان لە بۆ بکەن زۆر خێرە ئەرێ وەڵڵاهی بە پارە بێ بە خانوو چاکردن بێ خانوویان لە بۆ چاکەن پێم لە هەموو چاترەوە نەبوو ئەدەم خانوویان بابێ ئەوە چەند ساڵ تقریبا تووشی فەقەرات و نەخۆشی شکست بووە ئەوە لە بەرچاوە دیارە دوو کەمەدامیشی لە ماڵێدان چەند نەها ساڵە مەشاهیرین کەوان نەخۆشین هیچیان لێز نایە هیچ شتێک لێز نییە ئەوە لە خانوێکی تەنگ و دادەژین کە لە بەرچاوانەکە خانەکە ئاس ئەگە توانیان هەبە ئەوانیش خانوێکی چاکیان دروست دەکرد بخۆیان جا ئەمیش هەر وەکو کەسێکی گوندی ماخۆبەزدان وەکو ئیمام و خەتیب کە لێرە دادەژیم شایدی ئەوە دەم کە ئەوانە بەڕاستی شکستن و نەخۆشن و خوا لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ فاستەبیقوا الخەیرات بۆ ئیشی خێرە پەلە بکەن تا لە توانەتاندا هەیە و هەوڵی بۆ بکەن ئولایکە یوسارعون فی الخەیرات وهم لەها سابقون ئەوانەیە پێشکەوتونە هەمیشەیی کەوا لە ئیشی خێرێدا پەلەی دەکەن و هەوڵی بۆ بدەن پێغەمبەریشمان صلی الله علیه و سلم دەفەرمێ خەیر الناس من نفع للناس باشترین کەس ئەو کەسەیە کەوا سود و قازانجی بۆ خەڵکی هەیە خوا لە قورئان دەفەرمێ وەفعلوا خەیرا لعلکم و ئیشی خێر بکەن ئیشی چاکە بکەن تا سەرفراز بن بۆیە ئەم برایانە کاک براییم
ئەو کەمە دەمانەکەی ماوەدان بەڕاستی زۆر ناڕاحەتن کەسێک لە ناڕەت کەسێک ڕزگار بکا وەکو ئەو خانووی کە دەبینی ئەوە تا لە دەورەی ڕووبارن ڕۆژێک دێ خوازانی تا ڕووبار هەستی لایەکی خانوویان گەبێ یان خانوویان بەسەدا بڕخێ ئەمە بەڕاستی کەسێک لە ناڕەحەتی و ناخۆشی ڕزگار بکە وەکو ئەم خەڵکی ڕزگار کردێ. ئێمڕۆژ لە دەڤەری پشدەر لە گوندی ماخۆبزنان ئەم خانەوادەمان بێوە ئاشنا کرد. خانەوادەیەک لە شوێنێکی ناهەموار ژیان بەسەر دەبن لەلایەک چەم ڕووبارێک لە خوارەوە و بەشی سەرۆشان بە هەمان شێوە واتە کاتێک زستان دێت ناهەمواری و ناڕەحەتی و مەترسیەکانی ئەوان زیاتر ئەبێت. خانوویەکی تابڵەی کۆن داڕزا و داتەپی لەگەڵ 4 بۆ 5 نەخۆش لەم خانووە ژیان بەسەر دەبن. بەڵام چ ژیانێک بێ موچە بێ کار و کەسابەت تا بڵێ ژیانێکی کولەمەرێک. بۆی ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە بە ئومێدی ئێوەی خێرخواز و بەخشندا ئەمانەوێت ژیانی ناهەمواری ئەم خانەوادەیە 5 نەخۆشە کە لە ژیانێکی مەترسی بە شەوڕۆژ بەڕێەکەن کۆتاییان پێبێت و ناهەمواری و ناڕەحەتی و ناخۆشەکانیان بۆ بکەین بە خەندە و خۆشی. ئەگەر ئێوە نەبن ڕۆژگارێک دێ ئەم خانووە کۆتایی بە ژیانی ئەم نەخۆش و ئەم پەکەوتانە دێت. چاوەڕانی هیمەتی ئێوەی خێرخواز و بەخشندە. ئەمڕۆ لە دەڤەری گەرمیان ژمارەی دروستکردنی خانووەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە سەردەستی ئێوەی خێرخواز و بەخشندا بوو بە 188 خانوو. بابزانین لە 188مین خانوودا چ ماڵێکتان لە نەهامەتی ناڕەحەتی ڕزگار کرد. ئەچینەوە ماڵە و بە چاوی خۆتان گۆڕانکاریەکان ببینن. الحمد لله والشكر إسا إيجار نمينيا أم خانية جوان دس خوش زور ممنون لدكاك خليل وبخشين يارمتي ماندا والله إيجار الحمد لله خلاص بيم لإيجاره ولا لغاني ما زور خوشي مان لي ماله وماله ما شاء الله الحمد لله والشكر قوراية 130 متر 2 غرفة هيا وهولي ودي وخاني ومطبخ وحوش قورا الحمد لله والشكر توابين كهاتنا أم خانوات تقريبا ل 15 بەر لە ئێستاوە منداڵەکان هەستیان چۆن بوو؟ والله زۆر خۆشییانە بەخۆ زۆر خۆشییانە ئەو شەوەکی هاتیم لێرە تا شەوەکی مە نەخەفتیم لە خۆشیەوە والله زۆر دوعای خێرکردن بۆ ئەو خەڵکەکی یارمەتیماندا خۆ ئینشاءالله خوا لەیان رازی بوت لە شەر دنیا لایان بدەێت. تا ئێستا خانوواتان نەبووە؟ نە والله هەر لە خانووی ئیجار والله گشتی ئیجار الحمد لله وشکر خوا قاپی خێر کردەوە بانمان الحمد لله وشکر هیچ عیبی نی حتى غرازنا وماليش
بەخشین خوا بدە دە پیان یارەبی خۆیان گشتیان ناردەنە ئامان ئەشای نەماوە ئاشیای ناومان گشتی خۆیان ناردەنە بۆمان نەوە غرفای بیچک بیمە گشتمان هەر پێنجمان 4 ملال و من لێ غرفە لێ غرفە بی من والله بەڵێ والله الحمد لله وشكر ئەو کات باس کرد بۆ سەعی منداڵەکان زۆر ناخۆش بوو قەرەباڵغ بوون یەک ژوورتان والله هەبوو. قشتي هل شر ملال وهو سو ئەی ئێستا الحمد لله وشكر سنة والله ئێستا ژووری خۆیان هەیە بۆ سعیکردن والله والله الحمد لله وشكر الحمد لله وشكر منطقة زور باشن قشتي هم باشن هەر نزیکی ماڵی باوکتان نزيك مال باوقما بەڵێ الحمد لله إسا وضع مال زور باشا ولجاران يعني لجاران فراغ خاص تقريبا الحمد لله وشكر بخشيني شرات بنا الدرامان مانقانا ئێستا پێویستتان بە چی ئێوە نوقسانیتان چیە زیاتر والله بس توم ستر أي كتشغاني بكم ناويك خانيك دانشم توام بود لإيجار زور هلاك بيما تم شيء أي يتيمة غانا بكم بس يا خاني قرك ما أي يتيمان ستر بكم ناوي دانشم فاتیمە ژیانتان چۆنە ئێستا وەڵا باشە چۆنە باشەکەی لە چییە الحەمدلله ئەو لابین و یەک غرفە ئیسا کاک خەلیل زۆر دەستی خۆش ئەی خانەکە کردەرامان باشە ئیسا دانیشتین ناوی بەڵێ ئەم خانووە لەگەڵ خانووەکانی ترکە لە ئیجار بوون فەرقی چییە نا ئەیە باشترە لاوە ئەوە یەک غرفە بێ و گشتمان هەلە ناوی یەکسە گشتمان یەکی ئەو لا دانشت یەکی ئەو لا خۆنێن هەرێکە و لە شوێنێکی سعی خۆیەکە بەڵێ ئیسا نەو ئەو لابی گشتمان ئیسایکێ ئەو لا دانشت ئەو لا خۆنین ئیسا من چما ئەو لا داگم خۆنتەم ینی وەک لەو امتحانەکە اینجا ئەی خانێک کاک خەلیل کردەرامان شەو ناخەفین لە خۆشیە ناو خانیەکە بۆچی زۆر خۆش بوو لەبەرەوە زۆر خۆشە غەرازی ناوماڵ گشتی هین لە بەخشین تێرسەرامان و کاک خەلیل کردەرامان مارازەگا کردەرامان و کەوانتەرەگا و فلاجەگا و فەرشەگا و تەلڤیزۆنەگا گشتی بەخشین و کاک خەلیل کردەرامان یعنی ئێستا هەموو شتی تازەتانەیە بەخشین و هین خوازی خانی کردەرامان و غەراز ناوماڵ کەوانتەر و فلاجە و فەرشەگا و تەلڤیزۆنەگا و هەمین كل هاي معاش دادا بيمان ئێستا معاش تێتەوەە ینی خانووتان بۆ کراوە ناوماڵ هەموو شتێکتان بۆ دابین کراوە ماگانەش معاشت هەیە لە بەخشین لە بەشی بێواکە
باش الحمد لله ئیتر خانومان نەبی ئێستا الحمد لله خانومان هەیە و ئیجار نادەین و ماڵی گەورایە هینە ماڵی گەورایە 130 مترە بەخوا هینە وەزعمان تەواو بووی ئێستا الحمد لله هینە خانومان هەیە 2 غرفەیە استقباڵە مەطبەخێکێ ئەوە هینە هۆڵە غەراز ماڵش نەمان بی والله هیچ بس طباغمان بي إسانا الحمد لله كوانتر معرزة أو فرشة طباغة هرشي مان هي الحمد لله شتي كونتان نما ها نعم تازه أرجشتي تازه بالله تاچن جاتان غورا تاچن وضعتان برو باشي شو استا وضع من زور باش الحمد لله فضل هنا بوكاك خليلش عزيتي جدان والمانا وخلا لردان رازي بيا خو وهنا بخشينش والمانا وبي هين والمال دادم بيمان هر قشت ماني غرفة بني سنة الحمد لله زور وضع من باشترا دلمان خوشة زور سپاس لي خلقة يارمتي مان دا خال هنا خرازي بيليان أو دل خوشي من بي بيشتري هيك غراز معنوي الحمد لله وشكر بخشين وخير خواص خو بدأ بيان إن شاء الله كمان ترك البومان مع رسلنا وفرقين البومان وتلفزيون وفرشنا ومال قزي كهربائي كش خوي نار بومان خوي إن شاء الله خير يا بني سنت الحمد لله حتى طباغ بومان هاورد هم مشتغلين تازة هم قشت ما قشي تازة بسم الله ئەوە خێرخوازان ئەمڕۆژ خەرمانێکی تر لە خەرمانەکانتان ئەخەینە پێش چاوتان ئەوە ئەم ماڵە بەڕێزە لە جەلەولاوە ئاوارەی جەلەولا بوون هاتوونەتە شێخ لەنەر لە شەڕی داعشەوە لێرەمانەوە و تەنها لە یەک ژوورە هەبوون خۆی و چوار مناڵ ئەم خۆی و چوار مناڵە تەنها ژوورێکیان هەبوو بۆ خەوتن بۆ ئیسراحەت بۆ خوێندن و ئێوە هاتی لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە بەرنامەمان بۆ کردوون سپاس بۆ خوا ئەوە ئەم خانووەمان بۆ دروست کردوون کە خانووەکە سپاس هەر لێرەوە بە پێویستی ئەزانم سپاسی خێرخوازێ بکەم کە زەویەکەی بۆمان دابین کرد و باقی تری خێرخوازان لە ڕێگەی بەخشینەوە لە ڕێگەی کەناڵە جوانەکەی پەیامەوە توانیان ئەم خانووەمان بۆ تەواو بکەن بە خانووەکە و کامل غەرازی ناوماڵیوە و بە مەعاشی مانگانەی مناڵیانەوە لێرەوە زۆر سوپاسیانەکەن خوای گەورە خێران بنووسێ و پاداشیان بداتەوە و هەردەم بەردەوام بن لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە بتوانن هاوکارمان بۆ ئەوی ئێمە زیاتر هاوکاری هەتی و فەقیر و هەژاری هەموو هەرێمی کوردستان و بە تایبەتیش ئێمە خونووسینگەی گەرمیان کە هەژارێکی زۆری لێیە خەڵکێکی نەداری زۆری لێ بتوانین زیاتر هاوکاریان بین. لە جەلەولاوە ئاوارە بوون چوار منداڵی بێباوک و دایکێکی ڕەشپۆش بەبێ ئەوەی هیچ شتێک لەگەڵ خۆیان نابێنن لە دەڤەری گەرمیان بوون بە کرێچی تەنها لە یەک ژوور ژیانیان بەسەر دەبرد
بێ ئەوەی هیچ سەرچاوێکی بژێوی ژیانیان هەبێت تەنها 200,000 خانە نشینی باوکیان نەبێت. بەڵام ئێوەی خێرخواز و بەخشندا لە ڕێگەی بەخشینەوە توانیتان ئەم خانوە جوانەیان بۆ بکەن بە دیاری بۆتان دروستکردن لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەل و پێداویستی ناوماڵ. لە هەمووی خۆشتێژەوەیە لە ڕێگەی بەشی بە باوکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە موچەی ماگانەیان بۆ دابین کراوە. ئەو ئێوەن ئەتوانن گۆڕانکاری بە سەرژانی ناهەمواری منداڵانی بێباوک و هەژارەکان بێنن بەبێ جیاوازی لە زاخۆ تا خانەقین. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکارەکانی ئێوە تا ئەم ساتە وەختە 188 خانووی بۆ منداڵانی بێباوک و هەژارەکان لە هەرێمی کوردستان دروست کردووە. تا ئێوە ببەخشن ئێمەش مادوو نابین و بەم شێوازە ماڵە هەژار و نەدارەکان دڵخۆش دەکەین و فرمێسکەکانیان بۆ دەسڕین و لە کرێچێتی ڕزگاریان.